بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست 43 ڕۆژ تێپەڕێبێ بە سەردابشکردنی موچەی مانگی سێ لە هەرێمی کوردستان تاوکو ئێستاش وادەی دابشکردنی موچەی مانگی چوار دیاری نەکراوە. هاوکات نردنی پارەکەی بەغداد دواکەوتو و تاوکو ئێستا بە فەرمی لەلایەن حکوومەتی عێراقەوە نردنی ئەو وادەیە دەستنیشان نەکراوە. ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لە سەرۆکاری نەناردنی پارەکە لە بەغدادەوە وروها دابەژنەکردنی موچە لە هەرێمی کوردستان دەکەین. میوەندارێک لە بەڕێزان ڕووپاک ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروە دکتۆر جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق. سەرەتا راپۆرتەی دەبینین. وادەی دابەشکردنی موچەی مانگی چواری موچەخۆران یارێمی کوردستان نادیارە. زیاتر لە 43 ڕۆژ بەسەر دابەشکردنی موچەی مانگی سێی موچەخۆران با لێبڕینی لە 21 لەلایەن وەزارەتی دارایی حکوومەت یارێم تێدەپەڕێت. بەڵام تاوەکو ئێستا وادەی دابەشکردنی موچەی مانگی چوار نادیارە. حکوومەت یارێم بۆ دابەشکردنی موچە چاوەڕێی نردنی 320 میلیارد دینارەکەی عێراق دەکات. ماپەی زانیارەکانیش کاتی نردنی 320 میلیارەکەی بەغداد دەستنیشان نەکراوە. با گوێرەی زانیاری لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران حکوومەتی عێراق تاوەکو موچەی فەرمانبەرانی مانگی ئەیلولی خۆی نەدات هیچ بەڕەپارەیەک ڕەوانەی یارێمی کوردستان ناکات. ئەندامێکی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران لەو بارەیەوە تایبەت با پەیام وتی ئەم مانگە دابەشکردنی موچە لە عێراق دواکەوتووە و ئەمەش بۆی نەبوونی سیولەی پێویست بۆ دابەشکردنی موچە. ئاشکراشی کرد حکوومەت با نووسراوێک داوای لە پەرلەمان کردووە پەلە بکات لە پەسەندکردنی یاسای قەرزی ناوخۆیی تاوەکو حکوومەت دەستکراوە بێت لە قەرزکردن و پڕکردنەوەی بەشێک لەو کورتێنانەی لە بودجەی ساڵی 2020دا هەیە. ئەوەندامەی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران کە نەیویست ناوی بێندێت پێیوا بوو بەم نزیکانە پارە لە بەغداوە ڕەوانەی یارێمی کوردستان ناکرێت بۆ پێی حکوومەتی عێراق تەنیا کاتێک پارە بۆ هەرێم دەنێرێت کە لە موچەی مانگی نۆی فەرمانبەرانی خۆی زیاد بێت و لێ بمێنێتەوە. لای خۆشیەوە وەزارەتی دارایی عێراق پابەندی خۆی بۆ گەرەنتیکردنی موچەی فەرمانبەران و خانەنشینان و تۆڕی چاودێری کۆمەڵایەتی دووپات کردەوە. لە ڕاگەاندراوەکەی وەزارەتی دارایی عێراق داهاتووە بۆی دابەزینی نرخی نەوت و پەتای کۆرۆناوە قەیرانی دارایی و کەمی نەختینە ڕووی لە حکوومەت کردووە. هەر لەبارەی قەیرانی دابینکردنی موچەوە وەزارەتی دارایی عێراق دەڵێت لە ئێستادا کار لەسەر ئامادەکردنی نەخشەڕێگەیەکی تایبەت دەکەین بۆ خەرجکردنی موچەی سێ مانگی داهاتووی ئەم ساڵ و بەم زوانە نەخشەڕێگاکە دەخرێتە بەردەم پەرلەمان. هەرکات پەسەند کرا دەتوانین گرنتی موچە و شایستە دارایەکان بە تەواوەتی بکەین. حکوومەتی یارێمی کوردستان بۆ دابەشکردنی موچەی تەواوی موچەخۆران لە مانگێکدا پێویستی بە 895 میلیارد دینارە. بە لێبڕینی شەوە مانگانە پێویستی بە 730 میلیارد دینارە. هەموو مانگێک حکوومەتی یارێم بۆ دابەشکردنی موچە چاوەڕێی عێراق دەکات. پێشبینیش دەکرێت لەم ساڵدا حکوومەتی یارێم تەنیا 2 موچەی دیکە بدات بۆ پێش 7 موچەی لەم ساڵدا پاشەکەوت دەکرێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان. کاک دکتۆر جەمال بەخێر بن ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی هۆکاری نەناردنی 320 میلیارەکەی هەرێم لەلایەن بەغدادەوە بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ زۆر سپاس سەڵامەت خودێتەوە هەمی کەناڵێ پەیام بن هۆکاری تەنیا ئەیکێ بۆ دەوڵەتە عێراقێ كري الدولة العراق كوريتو وحريجيت هنريتن هر حطيت حركات فرمان بريت حتى تكون هذا مشكل بدتن نتاي كل بردست لا سياسي جيبكو كاتنوت وقت كده نهات يدان قانونك باڵێ یعنی پەیوەندی بەوەیە کە تاکو ئێستا بڵین موچەی مانگی ئەیلولی موچەخۆرانی عێراق دابەش نەکراوە بۆیە بڕپارێژ دواکەوتەوە و کێشەی دیکەی نییە کاک دکتۆر؟ ئەوە هاتیە دیار ئەڤەیە ئەگەر ناڤینە هەرێمێ دێ ئەشتان چونکۆ بەغداد یارە فڕێت کەتەن
يكن نوبين هرم بغداد هرم اگر پابند بتن حکومت بغداد كتن ديار هرم پابند بشي هرم حتى لو هيك انا ابويا بەڵێ سوپاس دەکەم دکتۆر دەگەڕێم وڵات ئەگەر بچین لای ڕووپاکان بەخێر بەی دیارەویش ئێستا مادە نییە دکتۆر سەبارەت بە هۆکاری دابەژنەکردنی موچە خۆران لە عێراق خود دواکەوتنی موچەی مانگی ئەیلول بە دیاریکراوی بۆچی دەگەرێتەوە کە پێشتر لە 20 مانگۆوانە موچە دابەژەکەم جارە تاوەکو ئێستا بڵین موچەکە دابەژ نەکراوە دهات دولة عراقية برانبري خرج بتبي تايبت برو فرمانبر وشينو شهيد زندان وشبكة حماية اجتماعي قال بيشكروا معي افحر بكتنا لك جاوزيكا يا بركات هاي ابا ودولة عراق بشي شكلاتنا فريق مليار دولار ونمونا دهات زيادتري دهات عراق غازية نوتو بينجس غازية هي بدا مليار و4 مليون كسر جوينا الجال دهات دي خالص ودهات نبينا جاية 4 مليار اگر كنت 4 مليار دولة العراق بكيمياء دکتۆر دەگەرم وڵات دواتر دەگەرم وڵاتان ڕووپاکخان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان سەبارەت بە دابەژنەکردنی موچە هۆکاری ئەم دواکەوتنەی موچە لە هەرێم چی کە تاکو ئێستا نتوانراوە وادەی دابەشکردنی موچەی مانگی 4 دیاری بکرێ هەرچەندە دکتۆر جەمال باسی لەوە کرد کە لە عێراق بڵین موچەی مانگی نۆ نەدراوە بۆهۆیەوەشەوە بڵین پارەکەی بەغداد کە لە بەغدادەوە بۆ هەرێم دێت دواکەوتووە بەناوی خوای گەورە میهرەبان سەرەتا زۆر سوپاس دەستان خۆش کاک حەکیم بەڵێ موچەی فەرمانبەران و موچەی بەتایبەت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوە یەکەم مانگ نییە کە دوا دەکەوێت و چەند مانگێک کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت موچە دابەش بکە و 30 ڕۆژ جیا لەوەی کە 30 ڕۆژ جارێک ناتوانێت دابەشی بکە بە 2 مانگ جارێ یاخود 50 ڕۆژ جارێک بە لێبڕینەوەش دەیداتە فەرمانبەران لە مانگەکانی ڕابردوو دەبینین موچە لە 121 لە فەرمانبەران بڕاوە بە 6 ڕۆژ بە 50 ڕۆژ بە 45 ڕۆژ جارێک موچەیان پێدراوە بە لێبڕینیشەوە ئێستاش هەمان سیناریۆ دووبارە بۆتەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە پاساوی ئەوەی کە ئەو بەشە بودجەی لە بەغداوە دێ بۆیان نەهاتووە بۆیە ناتوانن موچە دابەش بکەن بەڵێ بەس بە بۆ چوونی بەڕێزت جملێتانە بەڵێ فەرموو بەڵێ عەفو کاک حەکیم گوێتان لێیە بەڵێ فەرموو ڕووپاکخان کاک حەکیم بەڵێ گوێمان لێیە فەرموو بەردەوام بە بەڵێ دەنگی ئێوە نایە کاک حەکیم بەڵێ سەبارەت بەوەی کە بەڕێز وتت بەڵێ بە پاساوی ئەوەی کە ئەو بەشە بودجەیە کە لە بەغداوە دێن نەهاتووە بۆ سەر حیساب بانقی بۆ موچەی فەرمانبەران بۆیە موچەیان پێ نادرێت بەڵام ئێمە چەند جارێک گوتومانە بە شێوازی پرسیارکردن لە حکوومەت بە یاداشدانە حکوومەت بە داواکردن بۆ دانیشتنی بێنە پەرلەمان حکوومەت کە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت حکومڕانی بکە چکە حکومڕانی بریتیە لە چی حکومڕانی بەسیترین یاخود ساناترین کاری ئەوەیە کە موچەی فەرمانبەرانی خۆی بدە حکوومەتێک ناتوانێت موچەی فەرمانبەرانی خۆی بدا لە 30 ڕۆژ جارێک ئەمە چه حکومڕانیەکە ئەنجامەت نە مانگێکە نە 2 مانگە نە 3 مانگە بەردەوام ئەو سیناریۆ دووبارە دەبێتەوە لە ماوەی ڕابردووش بینیمان لە کابینەکەی ڕابردوو کە 3 ساڵ موچە بە پاشەکەوت کراوی درا اینجا چەند موچەی چەند مانگێک پاشەکەوت کرا هەرێمی کوردستان دەبینین ئێستا ئێمە دەکەوینە مانگی دا تا ئێستا موچەی مانگی 4 نەهاتووە ئەنی بۆیە ئەم حکومڕانیە پێم وایە بەڕاستی بەو شێوازە ناتەندروستە و خەڵک لە حکومڕانی ئەم کابینەی نوێیە ڕازی نییە
و ئێمە پەرلەمانتاران بەشێکی پەرلەمانتاران چەند جارێک پرسیارمان ئاراستەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کردووە، پرسیارمان ئاراستەی وەزیری دارایی کردووە، پرسیارمان ئاراستە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کردووە، چەند جارێک یاداشتمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان بۆی کۆبوونەوە لەسەر پرسی موچە بکرێ اونجا هەر جارەوە بە شێوازێک، بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان بە گوێرەی پێویست بەدەم داواکاری پەرلەمانتاران هاتووە لە حکوومەتیش وەڵامێکی وای داوە بە ئێمە کە قەنەعەت پێکەر بێ بۆ ئێمە و بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش، چونکە ناکرێ خەڵک لەو بارودۆخەنە هەموارەدا بژی ئێمەش لە سەوستان دانیشین و هەر سەیری بێبەرنامەی و بێپلانی حکوومەت بکەین. بێبەرنامەی و بێپلانی حکوومەت گەیشتۆتە ئاستێک، ینی خەڵک تەحمولی ناکە بەڕاستی. باشە، بەس ئەوەی کە بەڕێز دەڵێم جۆرە حکومڕانی ئەگەر بۆ هەموو مانگێکەر چاوەڕێی پارەکەی بەغداد بێت ئەوە چ جۆرە حکومڕانیەکە؟ ئەگەر چاوەڕێی ئەو بڕەپارەی کە لە بەغدادەوە دێت کەم مانگەش بڵێن کەمێک دوا کەوتوان موچە دابەش نەکەن. بەڵێ خۆی من باسم کرد کاک حەچیم، ئەمە بەڕاستی حکومڕانی پێ ناگوترێت تۆ نەتوانی موچەی فەرمانبەرانی خۆت بدەیت. ئەنجاوە ئەوە لەولا بوەستێک کە تۆ پرۆژەی خزمەتگوزاریت هەمووی ڕاوەستاوە، تۆ هەلی کار بۆ خەڵک نییە، دامەزراندن ڕاوەستاوە، بەسی تریشت بۆ منە دەبینین دەرچوو یەکەم و دووەم سێمەکان چەند ساڵەکە کە بکە بخۆی بە یاسا، ینی بە بڕیار لە وەزارەتی خوێندنی باڵا بڕیاریان بۆ دەرچوە تا ئێستا دانامەزرێن. یعنی ئەوە چ جای ئەوەی دەرچووی زانکۆ، چ جای ئەوەی کەلاو خەڵکمان هەمووی بێکارە، هەلی کار نییە، فرسەی عمل بەدەست ناکەوێت، ینی لە هەموو هەرێمی کوردستان لە هەموو پارێزگایەکان بەگشتی خەڵک بەڕاستی بە تەواوی بێزار بووە. چ جای ئەوە تۆ نای موچەش نادێت، کە موچە نادێت جموجۆڵی بازار ڕادەوەستێ، کە جموجۆڵی بازار ڕاوەستە خەڵک بێوەزع دەبێ، خەڵک بێ پارە دەبێ، هەلی کار نامێنێ. بۆیە خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی بێزار بۆ لەم جۆرە حکومڕانیە، دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بەخۆی دابچێتەوە. ئێمە لە چوارچێوە بە دووادا چوونمان و هەروە چاودێریکردنی بەرنامەی کاری کابینەینۆ چەند جارێک پرسیارمان ئاراستەی کە حکوومەت کردووە. حکوومەت هەرێمی کوردستان لە بەرنامەی کار کە خستی ڕوو لە بەردەم پەرلەمانی کوردستان بەرنامەی کاری ئەوە بوو ئەولەویەتی چاکسازی بوو، تا ئێستا نەیتوانیوە چاکسازی بکە. تا ئێستا ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستان بە ناوی چاکسازیەوە دەرچوو بەڕگە و مادەکانی پەیوەستن هەندێک بەڕگە و مادێ بە چاکسازی تا ئێستا نەیتوانیوە، ئیرادەی نەبووە، ئیرادەی چاکسازی نەبووە، نەیتوانیوە جێبەجێ بکە بەڕگە و مادەکان. ئێمە بەردەوام چاودێری و هەروە بە دووادا چوون بۆ ئەم قانونی چاکسازیە دەکەین کە دەنگیشمان پێ نەداوە، چونکە هەندێک ڕەخنە و تێبینیمان لەسەریە بوو. بەڵام ئەو مادانی کە پێمان باش بوون ئێمە بەردەوام چاودێری دەکەین کە حکوومەت هەرێمی کوردستان بۆچی ئەم یاسایی کە بخۆت بە پرۆژە نردوتە پەرلەمان بۆ جێبەجێ ناکەی. هیچ وەڵامێکی قەنەعەت پێکەر نادەنەوە بە ئێمە بەڕاستی. بۆیە ئێمە بەڕاستی ناچار بووین بڕۆین بۆ پرۆسەی دووەمی چاودێریکردن کە پرساندنە لە دوای پرسیارکردن کە هیچ وەڵامێک بەدەست ئێمە نەگەیشت و وەڵامێکی باوەڕ پێکەر بەدەست ئێمە نەگەیشت چوین بۆ قۆناغی پرساندن. خۆشبەختانە ئێستا 23 واژووی پەرلەمانتاران کە ڕێژەی پێویستی پرساندنە کۆبۆتەوە و داومانەتە دەستێ سەرۆکایەتی پەرلەمان بەو هیوایین دەستێ سەرۆکایەتی پەرلەمان بە زووترین کات بیخاتە بەرنامەی کار و لەو ماوەی کە لە پێڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان ئاماژەی پێکراوە لەو ماوەیە پرسانەکە ئەنجام بدرێ بۆی چیدی خەڵکی هەرێمی کوردستان لە چاوەڕوانی ئەوە نەمێنێتەوە کە ئایا موچە دێ یاخود نایە، بەشە بودجەی بەغدا هاتووە یاخود نەهاتووە، حکوومەت دەتوانێت بێ لێبڕین موچە بدایانە، یاخود حکوومەت دەتوانێت 30 ڕۆژ جارێک موچە بدایانە. ئەم کۆمەڵە پرسیارانە هەمووی پرسیاری خەڵکە لە لای ئێمە گەڵاڵە بووە، کردومانە وەڵاممان بەدەست نەگەیشتووە، هیوادارین لە پرسانەکە وەڵامێکی قەنەعەت پێکەر بدەنەوە بە ئێمە. وەڵامی قەنەعەت پێکەر نەدەن بە ئێمە دەبێت پەرلەمانی کوردستان بە ئەرچی سەرەکی خۆی هەستێک کە متمانە لێسەنەوەیە لە حکوومەت هەرێمی کوردستان. باشە، بەس ئەو بڵێن لێ پرسانەی کە ئێوە وەکو 23 پەرلەمانتار کردوتانە جیاوازە لەگەڵ ئەوەی بڵێن سەرۆکی حکوومەت خۆی داوای کردووە بۆ لەباربردنی ئەو پرسەنی کە ئێوە داواتان کردووە پرساندن بکرێت لەسەر لێبڕینی لە 121 موچە؟ من باسی نیەتی حکوومەت ناکەم و باسی نیەتی ئەو فراکسیۆنانە ناکەم کە بەشدارن لە حکوومەت کە نیەتیان چییە، یاخود ئەو هاتنە بۆ خۆی بە ڕەزامەندی خۆی کە دێتە پەرلەمان نیەتی چییە. بەڵام من باسی پرۆسەی پرساندن دەکەم لەگەڵ میوانداری و پرساندن دوشتی زۆر لێکجیان
میوانداری سەرۆکی حکوومەت خۆی داوای کردووە دێتە پەرلەمان میوانداری دەکرێت لەسەر دوو پرس کە بخۆی ئاماژەی پێ کردووە پرسانەکە لەسەر پرسێکی جیاوازە ئێمە کە ژمارەیەک لە پەرلەمانتاران پرساندنمان بۆی کردو و ئاماژەمان پێ کردووە لە پرسانەکە پرسانەکە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئاماژەی پێکراوە یەکێکە لە پرۆسەکانی چاودێریکردنی حکوومەت کە پرسیارت کرد پرسیارت لە وەزیرێک کرد یاخود لە جێگری سەرۆکی حکوومەت یاخود لە سەرۆکی حکوومەت کرد لە ئەنجامدا وەڵامیاندایەوە وەڵامەکەت قەناعەت پێکەر نەبوو بۆ پەرلەمانتارەکان دەڕۆی بۆ قۆناغی پرساندن ئەگەر هەر وەڵامیان نەدایەوە یەکسەر دەڕۆی بۆ قۆناغی پرساندن چۆن ئەنجام دەدرێت حکوومەت یان ڕەزامەند دەبێت بێت بۆ پەرلەمان یاخود ڕەزامەند نابێت بۆ پەرلەمان ئەگەر ڕەزامەند بوو بێت بۆ پەرلەمان ئەوە پرسانەکە ئەنجام دەدرێت و بە حزوری حکوومەت ئەنجام دەدرێت ئەگەر ڕەزامەند نەبوو بە غیابی پرسانەکە ئەنجام دەدرێت کە هیچ وەڵامێکی قەناعەت پێکەر بۆ پەرلەمان و پەرلەمانتاران ئەو پەرلەمانتارانەی کە داوای پرساندنیان کردووە وەڵامی قەناعەت پێکەر نەبوو ئەوە دەڕۆی بۆ قۆناغی متمانە لێسەنەوە. سوپاس دەکەم دکتۆر جەمال بگەڕێمەوە لای بەرز ببوورە پێشتر دەنگێکت کەمێک کێشەی تێدا بوو داوای لەبوردن دەکەین سەبارەت بە نردنی وادەی بڵێن 320 میلیارەکە هیچ وادەیەک دیارەکە بۆ هەرێم بنێردرێ بۆی کە لێرەش حکوومەت هەرێم دەست بە دابەشکردنی موچە بکات؟ دیتنا من حتا موچێت فەرمانبەرێت بەسەگەردەنگی درستکە بۆ من دوبارەت بێ بەڵێ بەڵێ ئەگەر هاوکارانمان دەنگەکەی بۆ نەڕاتەوە دکتۆر بەڵێ فەرم دکتۆریان فەرم دیتنا من حتا عێراق موچێ فەرمانبەرێت خۆ نەدەتێ هیچ ڕەنگێکی بۆ هەرێمێ نافڕێکەتن چونکۆ دێ ئاریشەکە سیاسی لێرێ پەیدا بیتن چاوەتە بۆ هەرێمێ فرێت گەیشتاتە بۆ یەت خۆ خۆ نەدای یان دێ هەردوو کاپێکوە فڕێکەتن یان دێ پشتیەنگێ فڕێکەتن بەڵێ بەس دکتۆر بڵێن وادەی دابەشکردنی موچەی مانگینۆ لە عێراق ئێستا دیاری نەکراوە بۆی کە دیاریش بێکەی پارەکەی هەرێم دەنێردرێ حتانو کە دیار نەکریە دیتنا من وەزیرە دارایی بێتن ئەvê بکەتە وەرەقایەکە فشارێ سەر پەرلەمانی دا یاسایە قەرزیانی بۆ تێپەڕێنن چونکۆ ئەگەر و سەبتانایی پەرلەمان تێنا پەڕێنێتن بێ چاکسازیەت بۆ داخواست کرین وەک پرۆژە بۆ پێشکەشکەتن دویتن حتا دیمایکاوێ حەفتیە ئەگەر یاسا نەپڕێ کرد پەرلەمان کۆ ئەکید ناڕین تەخارێ ئەگەر برین تەخارێ ژیت ماوێ دو هەفتیادا بێتن هەر یاساکال دەولەتە عێراقی بێتە پەسەندکردن بێتن دو هەفتێ تێپەڕەندی نظامی داخلیە پەرلەمانی لەوە ئەگەر حتا دیمایکا حەفتیە پەرلەمانی هیچ پێنگاف ناهاوێتن دیتنا من وەزارەتە دارایی دژبەنقە مەرکەزی وەرگریتن وەک ئەمانەت و حتا یاسای فرێتکەتن و دەنگل سەر یاسای تێتەدان و گەفکە دیکەتە قەرز باشە بەس دکتۆر بڵێن ئەو دواکەوتنەی پشکی بڵێن 320 میلیارەکەی هەرێم هیچ کێشەیەکی تێدا نیە تا کۆتایی ساڵ هیچ پەیوەندێکی بەوە نیە چونکە باز لەوە دەکرێت کە حکوومەت هەرێم تا ئێستا لە سەدا بڵێن پەنجای داهاتی خاڵە سنووریەکانیشی تەسلیم نەکردووە دیتنا من هەگەر تەسلیم نەکەتن ئەگەر بێ هەیبێژی نەبیتە ئاریشە هەیبابێت ئەکی دەبیتە ئاریشە چونکۆ ئاریشە حکوومەتە عێراقی یا بەردەوامە یا ئابووری بەرێ کۆرۆنایە دەرگەهی دێنینن بۆ پارەژێ بێتن یان داهاتێوەیە کۆ دێ پارە بۆ ژێتن یان ژێ قەرزن داهاتێوێ مەحدودەش بەر چونکۆ بڕێ گازێ چین فرۆشنیە مەحدودە و سعراوێژیە هاتیە تقریبا محدودکردن ناوبەینا 40 حتا 45 إذن حكومة العراق داهاتي سركي أجازة ويديجي قرضا معقولين أبان هردو كابيكتنو هرم قابل نبيتنو أو بيدنكن كنكو نا مجرد أبي جاري حكومة وبرلمان همي إيه جنب حساسية هاتيضانان حكومتك هاي وتبران بريوي أوبوزيسيونك دجواريا هاي كو حسكن حكومة بروختنو نمينيتن چونكو ملف جندلية يفكري برجواندية جلك لان سياسي بتايبەتیت بەرین و کات حکم ڕانیە دا یەکەتینە مەترسیە دا ئەو حەسکیان وێ حکومەتێ بێخنە دەراوەکێ تانگ تێکشوان وەرەقێ دەستی واندا ئەبەیە کۆ چاوە پارە بۆ هەرێمی فرێتکەی و ئەگەر هەرێم قابەت نەبێتن لەوە دیتنا من پێتویە هەرێمژی هیچ دەرفەتەکە وسانە دەتە بەغدا و بەغداژی هیچ پارەیەکی بۆ هەرێمی نافڕێکەت ئەگەر تمامی قابل نەبن ئەگەر بە هەیبێژ فڕێکەت هەیبێت بێت ئەکیت نافڕێکەت باشە بەس دکتۆر بە وەسوونی بەرەزت کە دەڵێ لەگەرە مانگەش کێشە دروست نەبێ بۆ ناردنی موچە
لەبەرەوەی کارێم لە 150 داهاتەکان بڵێن خاڵە سنووریەکان نانێرێت بۆ مانگی داهاتوو کێشە دروست دەبێت ئەوەندەی کێ بۆ دوای سووتان کردبێ هۆکاری چیە کە حکوومەت هێرێم خۆی بۆی کەم کێشەیە ڕوو نەدات بڵێن لە 150 داهاتەکان بۆ بەغداد بنێرێت؟ بڵین هۆکاری چییە کە حکوومەت هێرێم ئەو داهاتانە نانێرێت بۆ بەغداد لە کاتێکە پێشتر ڕێکەوتنیان کردووە لە نێوان مستەفا کازمی مەسرور بارزانی ڕێکەوتون کە لە 150 داهاتی خاڵە سنووریەکان ماگانە بۆ عێراق بنێردرێت. والله ئەسنزانم هۆکار چنە اتفاقیەکە هاتیەکردن حکوومەتە هەرێمێ بێتن بزانیتن ئەگەر پابەند نەبوو معناوێ حجا 2021 تێنا پەڕیتن وەکی هەرێمێت بێتن چونکۆ بەشێکی مەزن حکوومەتێ البەغدا الگەلبێ هەنارکنا بی پارەی نینن بێ اتفاقیە بێ بەرامبەر رازینە پنێرن بەرامبەری کۆ هەرێم پابەند بیتن تایبەتی بتعريفات گمرکی و التزام هرمی پوانت استیت کو داخل بنو نه داخل بنو توا داخل بنو کیش داخل بی کیش داخل نبیتن الجل وینی با يردس هرمی بەڵێ بەس وەکو فشار ئەو فشارانی کە وتە لەسەر مستەفا کازمی هەیە فشارەکان لەسەر مستەفا کازمی لەسەر ناردنی ئەو بڕە پارەیە بۆ هەرێم فشارەکان کاریگەرن هیچ کێشەیەک بۆ پشکی هەرێم دروست دەکات لە داهاتوودا؟ من هيك فرق حتى أبدا كيسانا قارات البغداد وهاتوري هنا بەڵێ بەڵێ سوپاس دەکەم دکتۆر دەگەڕێم وڵات ڕووپاک خان سەبارەت بەو پرسانەی سەرۆکی حکوومەت کە وەکو بڵێن 23 پارلەمانتار ئەنجامتان داوای چ کاریگەریەکی دەبێت لەسەر باشکردنی موچە یاخود کۆتایی هێنان یان بڵێن هەڵوەشانەوەی لێبڕین لە 121 بە شێوەیەکی نایاسایی بۆ مانگەکانی داهاتوو؟ بەڵێ خۆی کاک حەچیم پرۆسەی پرساندن پرۆسەیەکە یەکێکە لە ئەرکەکانی پەرلەمان ناکرێ ئەو پرۆسەیە پەک بخرێ بە هیچ پاساوێک خەڵکێک هەیە بە ئێمە دەڵە هیچ سوودی نییە پرساندن هیچ سوودی نییە حکوومەت هەر بە قسەی خۆی دەکا حکوومەت تەنها کار دەکات لە بەرژەوەندی حیزبە دەسەڵاتدارەکانی پارتی و یەکێتی بەڵام ئەوە بینیمان تەنها بە کۆکردنەوەی واژ و تەواوکردن نیسابی یاسایی بۆ پرساندن وای لە حکوومەت کرد کە بۆ خۆی داوا بکا بێتە پەرلەمان چونکە دڵنیا بن کە واژووی ئەو 23 پەرلەمانتارە نەبووە بۆ پرساندن حکوومەت خۆی نەداهاتە پەرلەمان ئێمە نەک خۆی دێ کە داوا دەکە ئێمە چەند جارێک پەرلەمانتاران داوای ئەوەیان کردووە یا داشمان داواتە سەرۆکەتی پەرلەمان کە وەزیرەکان بە تەنها وەزیرێک یعنی وەزیرێکی تایبەتمەند بە وەزارەتەکەی خۆی بێ بۆ پرسێکی دیاری کراو نهاتووە یعنی ئێمە چەند جارێک داوامان کردو نهاتووە بەڵام چونکە قۆناغی پرساندن قۆناغێکی زۆر گرنگە و یەکێکە لە ئەرکە هەرە پیرۆزەکانی پەرلەمانتار و پەرلەمان موەسسەسەی پەرلەمانیش چونکە پەرلەمان پێم قۆناغێک پێش متمانە لێستنەوەی لە حکوومەت کە جێبەجێ دەکاگە پرسانەکە جێبەجێ بکرێ و دەبێت جێبەجێش بکرێ بۆیە ئەمە وای کرد کە حکوومەت نەک بهێندرێ بۆ پەرلەمان خۆی داوا بکە بێتە پەرلەمان و ئەمەی کە حکوومەت دێتە پەرلەمان و میوانداری دەکرێت پەیوەندی بە پرسانەکەەوە نییە بەڵام ئەمەش گرنگە بۆ پەرلەمانی کوردستان چونکەوا دەکا کە پەرلەمانی کوردستان ئەرک و ڕۆڵی بۆ بگەڕێتەوە خۆی ئەرک و ڕۆڵ بجێڕێ بەڵام ئەوشمان لەبیر نەچێ خۆی کە بە میوانداریش چ سەرۆکی حکوومەت بێت چ وەزیرەکان دێنە پەرلەمان پرسیار و وەڵام دەبێت چونکەوە بەستەکرا بە مادە 66 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مادە 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەڵێ گفتوگۆکردن لەسەر بابەتێکی دیاری کراو ئەوان کە دێن
حکوومەت کە دێ سەرۆکی حکوومەت بۆ پەرلەمانی کوردستان لەسەر بخۆی بۆ ڕوونکردنەوەی یاسای چاکسازی کە ئایا چەند جێبەجێ کردووە و لە یاسای چاکسازیش کۆمەڵێک بڕگە و فەقەرەی تێدایە کە تایبەتە بە موچەی خەڵک و هەروەها تایبەتە بە نەمانی دوو موچە و سێ موچە و هەروەها بندیوارەکان و تایبەتە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی یاسای چاکسازی جێبەجێ ناکە و دیارە نیەتی چاکسازی هەیە یان نا ئەوە کۆمەڵێک پرسیارەکە ئێمە لە سەرۆکی حکوومەتی دەکەین و هەروەها بۆ خۆی کە داوای کردووە سەرۆکی حکوومەت دەبێتە پەرلەمانی کوردستان میوانداری بکرێ لەسەر پرسی یاسای چاکسازی وەروە ڕێککەوتن لەگەڵ بەغدایە بە هەمان شێوە لە ڕێککەوتن لەگەڵ بەغداش ئێمە پرسیار لە سەرۆکی حکوومەت دەکەین ئایا حکوومەتی هەرێمی کوردستان نیەتی ڕێککەوتنی هەیە لەگەڵ بەغدا هەر بە فەعلی بەنیازە ڕێککەوێت ئەگەر بەنیازە ڕێککەوێت بۆچی دەستی بە فەرمانبەران و بە خەڵک دەکات بۆچی ناچی ڕێک ناکەی و ڕێککەوتنەکە واژوو ناکەی پابەندی ڕێککەوتنەکە نابی ئەمە کۆمەڵێک پرسیارن ئێمە پرسیاری خەڵکن کە ئێمە هەم لە بە شێوەی ڕوونکردنەوە هەم بە شێوەی پێشکەشکردنی بابەتێک هەم بە شێوەی ئیستفسار و ڕاگۆڕینەوە گفتوگۆکردن لەبارەیەوەی دەکەن ئەمە لە میوانداریەکە بەڵام پرسی پرسانەکە تەنها بۆ لێبڕنی سەدا بیستویەکە بە زمانەی وانە لە میوانداریەکەش ئێمە قسە لەسەر لێبڕنی سەدا بیستویەکی موچە خۆران ناکەین ئێمە لەوێش قسەی خۆمان دەکەین قسەی جددیمان دەبێت بەڵام پرسانەکە بۆ پرسی لێبڕینی سەدا بیستویەکی موچەی فەرمانبەرانە دوای میوانداریەکە دەبێت پرسانەکەش ئەنجام بدرێت چونکە ڕێژەی یاسایی ئەندامانی پەرلەمان واژوویان کردووە هیچ بیانویەک نییە بۆی پرسانەکە جێبەجێ نەکرێت بەڵێ بەس بڵین بە بۆ چوونیەوە ئەو دوایەوەی کە یاداشتەکە تاو بوو وەزارەتی داراییوتی بۆ مانگەکانی داهاتوو لە ١٨ دەبێت لێبڕینی موچە لە ١٢١ کەم دەکرێتەوە بۆ لە ١٨ پێ دوای لە ژێر فشاری ئەو تاوابوونێ و یاداشتە بوو بۆ لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی ئێمە پێمان وایە لە ژێر فشاری ئەو 23 واژووە بووە کە 121یان کردووە بە 118 بۆ ئەوەی دیسانەوە بڵێن ئەو پرسانە ئێوە بۆ 121 موچێ فەرمان لێبڕنی 121 موچێ فەرمانبەرانتان کردووە بەڵام ئێستاوە 118 بەڵام ئیرادە هەر ئیرادەیە ئەو 23 پەرلەمانتارە ئیرادەیان هەر لەگەڵ ئەوەیە کە دەبێت پرساندن هەر ئەنجام بدرێت چونکە نەسی ڕۆژدارێک موچەدا بەش دەکرێت و هەروەها بەبێ لێبڕینیشدا بەش دەکرێت بۆیە ئێمە دیسانەوە ماندوو نابین دیسانەوە پرساندن داوای پرساندن دەکەین بۆ سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری دارایی ئەو شتانە پێم وایە ئێمە سار ناکاتەوە و لە ژێر فشاری ئەو 23 واژووە بووە کە هەم لێبڕینەکەیان کەم کردوتەوە هەم خۆشیان حکوومەت داوا دەکەن بێنە پەرلەمانی کوردستان بەڕاستی من لێرە دەمێ وەڵامی ئەو خەڵکە بدەمەوە کە دەڵێن پەرلەمان بۆ پەرلەمانتار هیچی پێ ناکرێت هیچ سوودی نییە بۆ خەڵک دڵیان دەکەمەوە کە پەرلەمان و پەرلەمانتار نەبێ ئەو ڕێژەکەمەی پەرلەمانتاران نەبێ ئەو حکوومەتی هەرێمی کوردستان لەوە زیاتر خەڵک دەچەوسێنێتەوە چونکە حکوومەت نەنیەتی چاکسازی هەیە و نیەتیەوەی هەیە نە نیەتێکی باشی هەیە بۆ ڕێککەوتن لەگەڵ بەغدا ئەگەر نا هەرزوو لەگەڵ بەغدا ڕێک دەکەوت ئەو خەڵکەی دەردەهێنا لەو هەموو مەینەتێک کە تووشی خەڵکی کردووە سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای دکتۆر جەمال کۆچەر لەگەڵمان مێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە
چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC37 ئارامی و دڵنیایی ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ بەڵێ سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر جەمال گەرەمە لای بەڕێزت ئەگەر دەنگمان گات بێەوە سەبارەت بە مەسەلەی و کاری ڕێگنەکەوتنێکی گشتگیر لە نێوان حکوومەتی هەرێم و بەغداد لەسەر موچە چیە و ئەگەر ئەو سێمانگە هەرێم پابەندنەوەی بەناردنی لە سەدا پەنجایی داهاتی خاڵە سنووریەکان بۆ بجەی 2021 بەڕێزت وتت کێشە دروست دەبێت؟ کێشە دروست بیتن ئەگەر هەرێم پابەند نەبوو ئەگەر دەنگی چارەسەرکەن باشە دکتۆریان بەڵێ فەرموو ئەگەر هەرێم پابەند نەبوو ئەف حجا بێتن هەمی دێت ئاواکردن سەروان ڕێکەفتنێت بگەفتێت دەکردن چونکە مەچە دینینە ئەمت حجێدا بین نەخوارێ حالت سنوورینە داهاتێ ناوخۆیە بابەتێ گازەیە بابەتێ گازی گەلێکی بزەحمەتە کۆ ئەبڕێکەبن یان کە هەنا ڕێکەفتنێت دیمایی کرد بیتن بابەتێ 250,000 بەرفیلا بێتە بەحەزکردن بابەتێ خالت سنووری و داهاتێ ناوخۆ ئەبەنە دێت سەرەکی بن و حکوومەتە عەبادی تەرکی عەفەن یا کاظمی تەرکیزی بێتە سەر جبرندێ ئەگەر پابەند نەبوو في فترێدا معناوێ اوتوماتیکیان دێ و ساعت هەنیاتی کۆل 2021 پابەند نابیکەن وەکی مە گوتی حکوومەتە كاظمي قالك معارضة يعني اف جروب تكدار اف جروب حشد الشعبي هاي افل برينو كحكران وافل سرهات يفرس كده فهم شيء كاظمينا وحتى اف راح تبقى في المنطقه الخضراء هاي مش عندي ياكو انقلابك عسكريه تتكرم تحت تقدان وضعيه تتكرم ابي هميه ولكن ما بيجي فتن هرم قابن تنجر قابن نبو هركي ما وكان ضامن برلمان كرد البغدادي قال لك بتحدد بين قناعته بوامبينين اف اندامت هرم فكرين ويريكو باشدار دارشتنا بجيتا ابي خالي باش توان كتو قويت 2023 22 23 و ابي تراتقات تدانان
ئەوای بوومەبەر ڕاستی کۆپاکەند دژوارن بەرامبەر هەرێمی ئەگەر هەرێم پابەن بەڵێ بەس دکتۆر جەمالێ وەکو پەرلەمانتارانی کورد هیچ فشارێکتان لەسەر هەرێم دروست کردووە بۆی بتوانێت ڕێکەوتنێک بکاوە کێشە بەم بە خەیرانی موچە بێت جێداخەیە حتا هەرێمی ئەم نەشێ فکاری سەر بکەین بچین هاریکار ببین بۆوان بچین وەک چاپڕۆنیەک بینەوان ئەمە بچین وەزعی بەغداد بەرامبەر هەرێمی ئەڤەیە ئەم فشاری لێ بکەین مەتوەرەقەت فشاری نیدن ئەڤەیە هەی ئەم بجینی ئەگەر هین الگەل هەرێمی ڕێک بکەیندێ هەمووی بەرپرساتی دەستیاوە دابیتن هەن بلیکەن چونکۆ یا ئەرکێمە ساڵ 2009 ئەم وەک دەقە یاسایی یاسەتی تەنام تێدا بارژین 2009 موچێ 14 هەلبام سۆگەرکەن بێک و هەرێم یەک دینارێ بدەتە بەغدایە بکا گازێ ڕاستی مەخەف بدەن ئەو مەشکەوێ بکەین هەرێم دەشێن 2020 بۆ 2023 تشتێکی ئەو ساڵ بکەین کاودانێت عێراقی نەکۆڕین شتاکی بەکۆ هات گەلێکی هێم بووی شایدیوە شایدی مەشکەتێک هاتی کۆ یا دیر نەفسەیە و یا هاتە درهەمیلانên سیاسی کاسیە شەقام تەکسازیات کەتن یا چارێ منطقه هەمیان کوردێدا ئەوە هەندووە هەرێمێ بخۆ هەستێ مەسئولێت پێنگا بێ پاوی ئەگەر نەبدی کادی شەقام دیگەرم بنەبە و شانتانێت بێجارێ بەرین و کەنابن بەڵێ باشە کاک دکتۆر جواب پرسیارم بۆ بەڕێزت سەبارەت بە حکوومەتی هەرێم هیچ لە ناوخۆ ڕێگای لەبەردەستدانیە کە هەموو جارێک چاوەڕێی بەغداد نەکا بۆ دابەشکردنی موچە بە بۆ چوونیەوە وەکو ئەندامێکی لیژنی دارایی دیتنا من هەگەر هەرێم تەکسازیەت ڕاستەقینە بکێتن بەلێ بێتن هەر محتاج بەغدانە بیتن وما نزيد 450,000 بركات في بس الجاليتي بيكون 600,000 بركات زيادة يعني فكان طالب يعني كهرة كسبان هرم أظني هي أجر شفافية كتابتنا هبي الجال تكسازية راستقينا بينكرن دكتورات بس يعني هرم أظن هي هر سنتين مستعد تكسازية يعني دكتور من ناج فاجر قضية بنبت وقود استبيان أروان جنتاليا كريم وهر فتن تكسازية شيء التشي أندامت كل عم كان أندامت هو بكان وأبجي كتاب قامت نزيكي هالكار نشين دلي خد أو أبدي تنام نكرن وهرب تواصل أجر خراب ترجع بەڵێ سوپاس دەکەم بەڕێز دکتۆر جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق کە لە دۆکەوە لە ڕێگەی سکایپ لەگەڵ مامی سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ ئامادەبوونێت ڕووپاک خان بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە ئەوەی کە حکوومەتی هەرێم لە داهاتەکانی خۆی لە داهاتە ناوخۆیەکان هیچ ڕەپارەیەکی لەبەردەستدانیە کە بتوانێت دەست بە دابەشکردنی موچەی هەندێک وەزارەت بکات تاوەکو پارەکەی بەغداد دەنێردرێت بەڵێ خۆی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی ناوخۆی پێم وایە داهاتی ناوخۆی و هەروە خاڵە سنووریەکان و ئەو نۆتەی دەیفرۆشێ بای ئەوە دەکات کە موچە دابش بکە بەڵام چۆن بە جۆرێک کە ئەو هەموو گەندەڵیەی کە لە هەرێمی کوردستان هێنەی هێڵێت ئیرادەی چاکسازی هەبێ دەبینین داهاتی هەرێمی کوردستان بەشی هەرە زۆری دەتوانم بڵم 150 بۆ کۆمپانیا حیزبیەکان دەڕوە بۆ بەرپرسە حیزبیەکان دەڕوە هەر بەرپرسێک بە ناوێکی جیا کۆمپانیایەکی داناوە لە جیاتیەوەی کە حکوومەت کاروبارە دانخۆیەکانی خۆی بەڕێ بکات داوێتی ئەو کۆمپانیایە و هەروە پارە و داهات و خێر و بێرەکەی ئەم هەرێمە بۆ باخەڵی ئەو کۆمپانیایە یعنی اینجا نەک کۆمپانیایەک و دوو کۆمپانیا لە سەرجەم سێکتەرەکان لە سەرجەم وەزارەتەکان دەتوانم لە دەستەکان هەر پرۆژەیەک هەبێ هەر کارێک کە ئەرچی حکوومەت بێ و سەرچاوای داهات بێ بۆ حکوومەت هەرێمی کوردستان کۆمپانیەکان دەیکەن کە کۆمپانیەکان دەیکەن پارەکە ناگەڕێنەوە بۆ خەزێنەی وەزارەتی دارایی پارەکە بۆ باخەڵی خۆیان و حیزبەکانیان دەبن یەکە بۆ باخەڵی خۆیان و حیزبەکانیان بردین کەواتە حکوومەت هەرێمی کوردستان حاڵی لەوە باشتر نابێت کە ئێستا هەیە ناتوانێت بە دوو مانگ جارێک موچە بدە بۆیە دەڵێن دەبێت حکوومەت هەرێمی کوردستان چاکسازی بکە و چاکسازیش لە خۆیەوە دەست پێ بکە چاکسازیش دەبێت لە حیزبەکانی خۆیانەوە دەست پێ بکەن هەتا چاکسازی نەکەن
حکومەت هەرێمی کوردستان ئەو حکوومەتە نابێت کە لە ئاست خواست و داواکاری باشە حکوومەتە نابێت کە بتوانێت موچە بەبێ بەغدا دابەش بکات چونکە حکوومەت هەرێمی کوردستان بەبێ بەغدا هیچی پێ ناکرێ ناتوانێت کە بچووکترین شت کە موچەیە ینی بەسیترین شت کە ئەرکە لەسەر حکوومەت پێدانی موچەیە ناتوانێت بیدا کە نایدا ڕێک ناکەوێت کە ڕێک ناکەوێت چاکسازیش ناکە ینی سەرجەم دەرگایەکانی بەڕووی خەڵکدا داخستووە ئەتۆ دەبێت ئەو دەرگایانە واڵاکەی و لەو دەرگایانە بۆی بڕۆیە ژوورێ بۆی نیەتت هەبێ و چاکسازی بکەی ڕووبەڕووی هەندێک گەندەڵی ببیەوە چکە هەتا گەندەڵی بنە بڕ نەکەی ناتوانانی چاکسازی بکەیت کە گەندەڵیت بنە بڕ کرد اینجا پرۆسەکانی چاکسازی دەست پێ دەکەن وە چاکسازیش دەبێت لە حیزبەکانی خۆیانەوە دەست پێ بکەن چونکە ئەوە ئێمە نەبووین کە گەندەڵ بووین چونکە ئێمە نەبووین لە حکوومەت بەشدار بین لە ماوەی ڕابردوش کە بەشداریش بن بۆ وەزارەتێک بە پشکێکی کەم بەشدار بووین و خەڵکی شاهیدمانە کە بەتایبەت کۆمەڵی ئیسلامی چۆنی بەشداری لە حکوومەت کردو چەند بە پاکی و بە نەزیهی و حیزبەکانی تریش کە ئێستا ئۆپۆزیسیۆنین چەند بە پاکی و بە نەزیهی ئەرکەکانی خۆیان جێبەجێ کردووە ئەوە یەکێتی و پارتینە کە گەندەڵیان کردووە و لە گەندەڵیەکەش سەرنجامەکەی گەیشتۆ بە ئیمڕۆ ینی چونکە گەندەڵی کە تا زوو برینێکە تا زوو ساڕێژینەکەی تەشەنەت باشە ڕووپارخان کە تەشەنەی کرد ئەوە بەڕاستی زۆر بە زەحمەت پێ ساڕێژ دەبێت ئێستاش ئەو چاکسازیە زۆر بە زەحمەت پێیان دەکرێت بەڵام ئێستا باشترە لە سپەینێ ئەنی ئێستا باشترە لە ساڵێکی تر لە 2 ساڵی تر بەڵێ بەس وەکو بەرهەمی بڵین یاسای چاکسازی هیچ بەرەمێکیە بوو کە لە مانگی حوت و یاسای چاکسازی لە موچە و خاننشین و دەرماڵ و ئیمتیازاتەکان کەوتە بواری جێبەجێکردنەوە هیچ ئەوەندەیە واگادار هیچ بەرەمێکیە بوو یاخود هیچ زاتێکی بۆ حکوومەت گەڕاندۆتەوە وڵی خۆی بەرهەمەکە دەبینینەوە ئێستاە کە حکوومەت داتوانانی بە 50 ڕۆژ جارێک موچە ببێ لێ بڕین دابش بکە خەڵک کە بەرهەمی دەبێت خەڵک دەیەوێت بیبینێ ینی دەیەوێت تەسیری لەسەر ژیانی خەڵک هەبێ بەڵام بەداخۆ لەوە تێ یاسای چاکسازی دەرچوار وەکو بڵێ قوڕێک بۆ خەڵک گیراتەوە بەسەر سەری فەرمانبەر و خەڵکدا کراوە یاسای چاکسازی ئەمە سەرەتاش تێبینیمان زۆر لەسەری هەبوو چکە یاسای چاکسازی هەندێک بڕگە و مادەی کاڵا بوون بە باڵای حیزبە دەسەڵاتدارەکان دووران کە یاسای چاکسازی هەدەفەکەی چ بوو یەکێک لە ئامانجەکانی ئەوە بوو کە بندیوارەکان نەهێڵێت بەڵام هاتووە بە بڕگەیەکی تر معالەجەی بندیوارەکانی خۆی کردووە کە دەڵێ هەر پێگەیەک بە فەرمانی کارگێڕی بەدەستێنرابێ و پێگەی پارێزراو دەبێت ئەو فەرمانە کارگێڕی ئەو بندیوارانە نەکەیەکێتی پارتی هەیەە ئەو ڕێژە زۆری بندیوارەکەیەکێتی پارتیەتی یاخود یاسای چاکسازی یەکێک لە ئامانجەکانی ئەوە بوو 2 موچە و 3 موچە نەمێنێ بەداخەوە ئێستاش 2 موچە و 3 موچە هەیە ئێمە خەڵک دەناسین پەیوەندیمان پێوە دەکا 5 موچەی هەیە خەڵک دەناسین باوکێکە لە ماڵەوە دانیشتووە خانەنشین کراوە 5 کوڕی خۆی لەگەڵ خانەنشین بووە یعنی ئەوە نیەتی چاکسازیە باوکێک بێ ئیش بێ هیچ وەزیفەیەکی نەبێ هیچ ناونیشانێکی نەبێ 5 کوڕی هەبێ هەر 5 بە پاسەوان بۆی خانەنشینکەی یعنی ئەوە چاکسازی نییە کە حکوومەت هەرێمی کوردستان بەناو دروشمێکی گەورەی هەڵگرتووە و بێ ئەوەی جێبەجێ بکە بۆیە حکوومەت هەرێمی کوردستان دەبێ بە تایبەت حیزب دەسەڵاتدارەکان دەبێ بێن ئەو کۆمەڵە خەڵکەی کە چەند ساڵە بە گەندەڵی پارێ ئەو میلەتە دەخۆن لە خۆیانی تووڕەکەن و وەروە پارەی ئەوان بیدەنەوە بە خەڵکی مستحق ینی ئەو هەموو کۆمەڵە ئەو هەموو پۆلە گەنجەی کە تەخەڕوز دەکات لە زانکۆکان بێ ئەوەی دامەزراندن هەبێ و بێەوەی هەلی کاریان هەبێ دەبێ بێ خەڵکی خۆی لە خۆی تۆ ئەوەی 5 موچەی هەیە یەکی بۆ بێڵێتەوە چواری لێ بڕێ بیداتە ئەو گەنجە مستحقی کە چەند ساڵە داناڵێنێ لە دەست بێکاری و شەهادەیەکی هەیە و لە ماڵەوە کەوتۆتەوە بۆیە یاسای چاکسازی ئێمە ئەسەرەکانمان نەدیتووە ینی کاریگەریە باشەکانی یاسای چاکسازیمان نەبینیوە تا ئێستا ئەوەی جێبەجێ دەکرێت تەنها لەسەر گیرفانی خەڵک جێبەجێ دەکرێت تا ئێستا ئەو بڕگە و مادانەی کە لە مەسلحەتی و لە بەرژەوەندی حکوومەتن دێ ئەو جێبەجێ دەکات ئەو بڕگە و مادانەی کە لە بەرژەوەندی خەڵکە جێبەجێ ناکە سەرڕای ئەو هەموو تێبینیە کە ئێمە هەمان بۆ لەسەر یاساکە کە لە ئاستخواست و داواکاری ئێمە نەبووە بۆیە خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی زۆر بێ ئەمەل بووە بێ هیوا بووە چونکە ئاسۆیەکی ڕوون نابینێ نیەتێک نابینێ ینی نێتێکی وا نابینێ کە بڵێ ئەو ساڵیش چاک نەبێ من تەحمل دەکەم ساڵێکی تر چا دەبێ چونکە ئێمەش دەزانین کە چاکسازی دەبێت پشوویەکی درێژی دەوێت ئەوەندە بە ئاسانی ناکرێت بەڵام ئەو پشوە درێژە ساڵێک 2 ساڵ ئەو ساڵێک بەسەر کابینەی
نۆیەمی حکوومەت یاریمی کوردستان ساڵێک زیاتر تێپەڕی تا ئێستا ئێمە شتێکمان نەدی ینی نێتێکمان نەدی لە حکوومەت یاریمی کوردستان بڵین قەینا چاوەڕێ دەکەین حکوومەت یاریمی کوردستان چاکساز دەبێ و چاکسازی دەکات و پێ لە بەرژەوەندیەکانی خۆی دەنێ کە دەڵم بەرژەوەندیەکانی خۆی واتە بەرژەوەندی دوو حیزبی دەسەڵاتدار بەڵێ بەپێی پێشبینیەکانی ئێوە حکوومەت کە تاوکو ئێستا موچەی مانگی سواری دابەش نەکردووە لەم ساڵدا ئەگەریەوەیە کە تەنیا دوو موچەی دیکە دابشکە مانگی 4 و 5 یعنی حەود موچە پاشەکەوت بکرێت نەدرێت بە موچە خۆران لەم ساڵدا بەڵێ کاک حەچیم ئەو زانیاریانە خود بە گوێرەی ئەو بە دوواداچوونانەی کە ئێمە بەدەستمان گەیشتووە بە گوێرەی ئەو داهاتی دێتە بەردەستی خەزیێنەی وەزارەتی دارایی حکوومەت یاریمی کوردستان تەنها دەتوانێت لەم ساڵدا ئەگەر زۆر بە حسابی ئەوەی کە دەڵێن زۆری لە خۆمان بکەین یا موچەی مانگی 4 و 5 بدە موچەی چەند مانگ موچەی حەود و مانگی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە هەڵپە سێردراوی دەمێنێتەوە حکوومەت چجای ئەو لێبڕینەش کە ئەوە هیچ بەپێی یاسا نەکراوە پێچەوانەی یاسا کراوە بەڵام وەکو پاشەکەوتیش نییە وەکو قەرز بێ لەسەر حکوومەت یاریمی کوردستان نازانی سەرنجامی ئەو دەرەنجامی ئەو لێبڕینەش چی لێ دێ جگە لەوە حەود و موچە حکوومەت یاریمی کوردستان قەرزاری فەرمانبەران دەبێ حکوومەت یاریمی کوردستان نازانین بەرنامەی چییە ئەو حەود موچەیە پاشەکەوت دەکا یاخود دیسانەوە لە ساڵی نوێ دەست دەکاتەوە بە دابشکردنی موچەی مانجی 6 بۆ نمونە چونکە حکوومەت یاریمی کوردستان بە گوێرەی ئەو زانیاریانی ئێمەی پەرلەمانتار هەمانە لە 30 ڕۆژ جارێک ناتوانێت بە لێبڕینەوەش موچە دابش بکە بە 50 ڕۆژ جارێک دەتوانێت ئێوە تا ئێستا نەیتوانیوە موچە و لە مانگی دەین تا ئێستا نەیتوانیوە موچەی مانگی 4 بدە بە دوو مانجی تریش تەنها دەتوانێت یەک موچە بدە کەواتە حەود موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە معەلەقی دەمێنێتەوە و خەڵک هەمووی دەبێ هەر چاوەڕێ بێ و حکوومەتیش ڕۆژانە هەواڵی ئەومان پێدەدا کە بەشە بودجە لە بەغدا هاتووە نەهاتووە پێمان دەدرێ پێمان نادرێ ینی ڕاستی ئێمە دەخاتە گومانە چیەوەی کە نەتوانێت موچەی مانگی 5 بدە زۆرمانمان بۆ دروست دەبێت کە نەتوانێت حکوومەت موچەی مانگی 5 دابش بکە بەڵێ سوپاس دەکەم دوا پرسیارم زۆر بە کورتی لە کاتی پەسەندی یاسای چاکسازی لە مانگیەک لەلایەن پەرلەمانەوە بەرپرسانی کابینەی نوێن باسییانەوە کرد کە چاکسازی لە بواری داهات و بڵین خەڵات سنووریەکانیشی بەدوا دادێت هیچ کراوە لە مرۆوە کەوتت یا چاکسازیەکەش بەرهەمینە و بە کورتی بێ سوپاس دەکەین کاک حەچی ئێمە چەند جارێک ژمارەیەک پەرلەمانتار و پەرلەمانتارێک کاک عەلی کە دەمەوێت بەڕاستی ئاماژەی پێ بکەم چەند جارێک داوای ئەوەی کردووە ئەنجامی بەدواداچوونێکانی و ئێمەش ژمارەیەک پەرلەمانتار داوامان کردووە یەک کۆبوونەوەی پەرلەمان لەسەر پرسی خاڵە سنووریەکان بکرێت چونکە بەڕاستی ئەو هەموو بەهەدەردانی سامانی هەرێمی کوردستان و بەهەدەردانی پارە لە خاڵە گومرجەکانە و بەشی زۆری داهاتی خاڵە گومرجەکان نەک بەشی زۆری ینی دەتوانین بە ڕێژەیەک بڵین لە 150 زیاتر بوو کۆمپانیا حیزبیەکانە بۆیە دەبێت چاکسازی لە خاڵە سنووریەکان بکرێت بەڵام بەداخەوە نە حکوومەت نیەتی ئەوەی هەیەت کە چاکسازی لە خاڵە سنووریەکان بکەوە ئەو گەندەڵی خاڵە سنووریەکان نەهێڵێ نە پەرلەمانی کوردستانیش بە دەمداواکاری پەرلەمانتاران هاتووە پەرلەمانی کوردستان تا ئێستا چەندین پەرلەمانتار داوایان کردووە یەک دانیشتن بکە تا ئێستا ئامادە نەبووە تەنها یەک کۆبوونەوە بکات لەسەر پرسی خاڵە سنووریەکان کە دەبینین ڕۆژانە چەندەها گەندەڵی و هەروەها چەندەها کاری بە قاچاق بردون و بە قاچاق هێنانی کەلوپەل و شتومەک لەوێ دەکرێت گومرگ زیاد کراوە هەموو کۆمپانیا حیزبیەکان زیادیان کردووە یەک لۆری یەک باری لۆری کە کاتی خۆی چل وەرەقا گومرجی بووە ئێستا کۆمپانیا حیزبیەکان یەک دەفتەر لە خەڵک وەردەگرن بێ ئەوەی دینارێکی بێتەوە بۆ خەزێنەی وەزارەتی دارایی بۆیە ئێمە چەند جار داوامان کردووە کە پەرلەمانی کوردستان بە ئەرچی سەرەکی خۆی هەستێ بێت دانیشتنێک بکە کۆبوونەوەیەک بکە لەسەر پرسی خاڵە سنووریەکان بەڵام بەداخەوان بە پاساوی ئەوەی کە حکوومەت نایە بۆ پەرلەمانی کوردستان ئەو کۆبوونەوەی ناکەن بەڵام لە پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان ئەمەژە بۆ کراوە کە حکوومەتی ژنێ ئێمە دەتوانین پەرلەمانی کوردستان کارەکانی خۆمان بکەین و بە غیابی حکوومەت کۆبوونەوە سپاس دەکەین زۆر سپاس بۆ بەڕێز ڕووپاک ئەحمەد
ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مامی سوپاس دەکەین سوپاسی دکتۆر جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیشی دەکەین کە پێشتر بەڕێزیان لە دۆکەوە لەگەڵ ماموو سوپاس بۆ بینێرانی بەڵە سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ